دوای 24 ڕۆژ لە دواکەوتنی دابەشکردنی موچەی مانگی 5 فەرمانبەران دەستی پێکرد و چاوەڕێ دەکرێت تا سەرەتای مانگی 7 درێژە بکێشێت. دوجار 18 حوزەیران مانگی 6 حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان دەستی بە دابەشکردنی موچەی ئایار مانگی 5 فەرمانبەران کرد و لە وەزارەتی تەندروستیەوە دەستی پێکرد. ئەمە لە کاتێکدا 24 ڕۆژ بەسەر ئەو وادەیەدا تێپەڕیوە کە پێویست بوو دابەشکردنی موچەتەیدا دەست پێ بکات. تا ئێستا چەندین جار سەرۆک و جێگر و تەبێژ و وەزیرانی کابینەی نوێمی حکوومەتی ماوە بەسەرچوو بەڵێنیان داوە موچەی فەرمانبەران لە 25 مانگدا دابەش دەکەن. بەڵام ئێستا چاوەڕێ دەکرێت بەهۆی کورتێنان و کۆنەکردنەوەی داهات و دیارنەمانی پارە و گەندەڵی پارتی و یەکێتیەوە بەشێک لە وەزارەت و دەستەکان لە دوای جەژنی قوربان واتە سەرەتای مانگی 7 موچەی مانگی 5 وەربگرن. پێنجی هەر مانگێک ئێمە بڕیارمانداوە موچە دابەش بکرێت وەکو پلانی حکوومەتە. بۆیە مەسلەی لێبڕینەکەش دیسان دەڵێمەوە و دووبارە دەکەم ئەوەیە کە بە پێی داهاتی حکوومەت و بە پێی ئەو پلانەی کە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان هەیەتی بە پێی ئەو پلانە چواردەی ئەم مانگە حکوومەتی عێراق 400 ملیاری بە قەرز بۆ موچەی مانگی ئایاری موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەوانە کرد. ئێستا وەزارەتی دارایی هەرێم چاوەڕێی گوژمەیەکی دیکەی قەرزە لە بەغدادەوە. بە پێی ئەو زانیاریانەی دەست کەوتون پێدەچێت تا کۆتایی ئەم مانگە وەزارەتی دارایی هەرێم تەنیا 200 میلیارد دینار داهاتی ناوخۆ کۆ بکاتەوە. بەوەش کۆی گشتی پارەی بەردەست دەگاتە 600 میلیارد دینار. بەو پێش هێشتا زیاتر لە 300 میلیارد دینار کورتێنان بۆ موچەی مانگی ئایار لە ئارادایە. خۆ ئەگەر بەغداد پارەی دیکەش وەکو قەرز بنێرێت ئەوە بەهۆی خشتەی موچەی کابینەی نوێمەوە بەشێک لە فەرمانبەرانی هەرێم بە گیرفانی سارد و خاڵیەوە جەژنی قوربان بەڕێدەکەن و وەرگرتنی مافی کارکردنی مانگی ئایاریان دەکەوێتە تەمووز واتە مانگی 7ەوە. مانگانە ڕاگەاندنی خشتەی دابەشکردنی موچە لەلایەن وەزارەتی داراییەوە هەفتەیەکی پێدەچێت. خودی پرۆسەی دابەشکردنەکەش 2 بۆ 3 هەفتەی پێدەچێت. ئەمەش بیدعەیەکی نوێی دەسەڵاتدارانی هەرێمە و لە هیچ فەرهەنگێکی کارگێڕی و سیاسی دنیادا بوونی نییە. مانگی ڕابردووش بۆ دابەشکردنی موچەی مانگی 4 و پڕکردنەوەی کورتێنانەکان حکوومەتی عێراق بڕی 800 میلیارد دیناری وەک قەرز بۆ هەولێر ڕەوانە کرد و بڕیاریشە لە بەشە بودجەی هەرێم لە یاسای بودجەی ئەم ساڵدا قەرزەکە بدرێتەوە. بەم پێش بەهۆی قەرزی پێشوەختەی دەسەڵاتدارانی پارتی و یەکێتیەوە ئەو پشکەی خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێیە لە یاسای بودجەوە پێی بگات. هەر لە ئێستاوە بەشێکی بۆ دانەوەی قەرزەکان دەڕوات و دیاریش نییە بەرپرسانی حکوومەت چ پلانێکیان بۆ سەرە و نگومکردن و بێسەر و شوێنکردنی بەشەکانی دیکەی بودجە هەیە.